يقدر الناقوب وآزاد هزار وحرطة وصار برادران آقادر بكر وحوتي من الزماوات بكر وليس أجينا الأثر بانگەواز بۆ خەڵکی ئازادی خوازی ڕانیا، خەڵکی بە شەرەف و نەبەردی ڕانیا، زوڵم لێکراوانی دڵبریندار، کەس و کاری شەهیدانی ڕێگای ڕزگاری کوردستان، شانە چەکدارەکان، داواتان لێ دەکەین بە هەموو هێزەکانتانەوە بڕژێنە سەر شەقام و وەکو شێر پەلاماری دام و دەستگا دڕندە و سەرکوتکەرەکانی ڕژێمی فاشی بەعز بدەن. مەترسن تەمەنی ڕژێم لە کۆتاییدایە، ڕاپەڕن و کۆتایی بەستەمی داگیرکرد بهێنن، هێزی پێشمەرگە لە پشتانە. ساڵی 91 لە 5 یەکەم فۆتۆ کە هەڵمگرت دوای 3 کاتژمێر لە ڕاپەڕین بوو، یعنی کاتژمێر 2:30 بۆ 11 کە یەکەم فۆتۆم هەڵگرت لێرەوە لە بەردەرکی مزگەوتی گەورە کە منداڵان دەهۆڵیان پێبوو و ئەو سیارە و جێبەشکا و سیارانەی کە لە ئیستیخبارات و لە منەظەمە و لەوانە بەدەستیان هێنابوو ڕێک هەڵیان گرتبوو هێنابوویان بەدەست منداڵەکانی گەڕەکی قەڵات و بەدەست ژن و کچوکاڵی ئەم شارەوە بوو. لەم سەکۆیکە ئێستا لەسەری وەستاوین لەسەر مزگەوتی گەورە هاتمە خوار و ڕام کرد بەرە و کانی مەلاسێمان لە بەردەم کانی مەلاسێمان ئیدی خەڵکەکە هەمووی وروژا بوو بەرەو ئیستیخباراتی ڕانیە ملی دەنا بۆ ئەوی بیگرێت کە ئێستا پەیمانگەی هونەرە جوانەکانی ڕانیە. لەوێوە ئیدی خەڵکەکە بەجۆشتر بوو، فۆتۆگرافەریان لەبیر نەما کە چێ فۆتۆ هەڵدەگرێت، چێ ڕەسم دەگرێت، چێ ڤیدۆ دەکات. سەرای ڕانی ئەو کاتە بارگای ئەمنی بەحسی تیا بوو. من کە برادران سەرگەرمی تەقەکردن و لێدانی ئەوە بوون، من بەڕاکردن ڕۆیشتم بۆ ماڵ و ماڵەکەمان تقریبا نزیک بوو 3-4 دقە لێوە بوو. لەوێ بەپەلە ڕۆیشتم کامیرەکەم منە کە کامیرەکەم هێنا برادران گەیشتبوونە لای منەظەمەی بەعسی ئەوساکە. زۆر جوان بیرمە زوومی کامیرەم خستە سەر پاڵەوانی ئەوساکەی ڕاپەڕین شەهید عەلی نەبی، جانباز عەلی نەبی، ئیتر وتی تخوا ئەم دووربینە لابەکەی وەختی ئەوەیە.
لەسەر ئەوە ڕێککەوتبوو بەرەی کوردستانی کە لە 7 ئازاری 1991 لە تەواوی شار و شارۆچکەکان خۆپشاندان و ڕاپەڕین دەست پێ بکە و ئەگە پێویستی کرد ڕاپەڕینەکە چەکداریش بێت چونکە خەڵک خۆی چەکدار کردبوو و کەڵکی زۆر لە چەکی چەکدارانی سەر بە ڕژێمیش وەرگیرە بۆ ئەمە بەسە دیارە لە 7 مانگ دەبوایە وەکو گوتم ڕاپەڕینەکە بەرپا بێ بەڵام خەڵکی ڕانیا دیارە زۆر لەوە تینوتر بوون زۆر لەوە شەیداتر بوون کە زووتر بە ئازادی بگەن ئەوە بوو لە 5 ئازار ڕاپەڕینەکە لە شاری ڕانیە بەرپا بوو واتە 2 ڕۆژ پێش کاتی خۆی. سێدا حکوومەت هەموو فۆکسەکانی خست بۆ سەر شاری سلێمانیا بیری لەوە نەبوو کە شوێنێکی لاچەپ بە ناوی ڕانیا لەو ڕۆژەدا دەست پێشخەری بکات و بێت بە دەواازە بۆ ڕاپەڕینەکان و لێوەوە ئاگری شۆڕش گڵبە بسێنێت. قادراوە گیرە هەموو ئەسیرەکانیان هەموو یەخسیرەکانیان هێنایەوە ئەم مزگەوتی گەورەیە هەمووی لێرەوە بند کرابوون لێرەوە خواردن و خۆراک کۆ دەکرایەوە لە ڕانیە و بۆیان دێنرا بۆیە من یەک بە یەک هەموو ئەو ئەسیرانە فۆتۆکانیم لێ هەڵگرتەوە. بەربیانی ئەو ڕۆژە من لە ماڵی خۆمان نەبووم لە ماڵی مامێکم بووم کە هاتن خەبەریان دامێ کە جموجۆڵەکە دەستی پێکردووە ئێمەش پێشووتر خۆمان بە حوتی سێ بەڕاستی خۆمان بە حوتی سێ ئامادەکرد بوو بەڵام ئازایەتی و جوامێری هەندێک لە برادران وای کرد ڕۆژەکە پێش بخرێت کە هەواڵەکەم پێگەهێشت من وتم فرسەتە بیرۆکەیەک بە مێشکم داهات وتم لەوەتەی هەیە مێژووی ئێمە داگیرکەران دەینووسنەوە نەخێر باوا بکەم من ئەو جار مێژووی خۆمان بە خۆمان تۆماری بکەین ئەوە بوو پەلەم کرد چوومە ماڵەوە دەستی کامیرەم لێ تاودا و هاتم وتم دیمەنەکان تۆمارکەم ئەوەندەی کە پاتری کامیرەکە ئیشی کرد کۆمەڵێک شتم تێدا تۆمار کرد کە ئەوانە سەروەرەیەکی گەورەی مێژووی نەبووە من وەک معنەوی هەمیشە شانازی پێوە دەکەم کۆمەڵێک دیمەنم تۆمار کرد وتم گەر ڕاپەڕینەکە سەرکەوت ئەوە من مێژووەکەم تۆمار کردووە ئەگەر ڕاپەڕینەکەش شکستی هێنا ئیتر ئەوە با منیش لەگەڵ شکستی ڕاپەڕینەکە ببم بە قوربان. پێشنیوەڕۆ هەڵیان کوتا سەر منظەمەی بەعەس مەقەڕی حیزبی بەعەس ئەوێش گیرا یەکەم کەس 3 کەس لەوێ شەهید بوون بە ناوی عەزیز بچکۆل و محەممەد خدر و خالید فەقی قادر بەداخەوە یەکەم کەسیان عەزیز بچکۆل بوو کە شەهید بوو دواتر مخابەراتی ڕژێم هەر لە ناوڕانیە دەستی بەسەرداگیرا بە ئاسانی بەڵام ئەوەی زۆر زەحمەت بوو چەند سەعاتێکی خایان بارەگای ئیستیخباراتی قەڵازێ بوو کە هەموو پیا و کوژ و تاوانبارەکانی بەعەس لە بواری عسکەری لەوێ خۆیان شاردبووە لە ڕاستیدا ئەو ڕۆژە پێش بڕکە بوو لەسەر ئەوەی چێ زووتر
بەمەرگ شاد دەبێت لە پێناوی ئازادیدا. ئاگاداریەک لە گڵاکۆوە بۆ ئازاد 1970 بەرادەران ئاگادار بکەرەوە حوتی مانگ زەماوەند بکەن ئێمەش ئەگەینە لاتەر لە ڕاستیە ئەوەی کە لە شەید کەمال بەجێماوە ئەم سیلاحەیە کە هی خۆی بووە لەگەڵ ئەم جانتایە کە زۆربەی وێنەی هاوڕەکانێتی لەگەڵ ئەم ئاڵایی کوردستانە زۆربەشی ڕسمی خۆیەتی کە لەگەڵ هاوڕەکانە گرتوێتی و بۆ یادگاری لەم جانتایە هەڵی گرتووە. هەموو بەیانی ئێمە تاریک و ڕوون موعدێکمان بۆ دانرا بوو لای مزگەوتی شێخ سەعیدی پیران بەرەو خوار بەرەو سەرچنار لێیا بوو ساریەک بێت یەکتی بین بە بێ بزانین ئەو کەسە کێیە. ئێمە ئەو کاتە نەمازانی چیە ئەو ساریکێت بە هەر حاڵ لە ڕێ ئیشار و شارکاریەوە کە یەکتی ئاشکراوین تەماشام کرد کاکەمال بووە زاجاریادی بەخێر دابەزی دوای چۆنی ژاکیوانەوتی بەداخەوە چەکم پێ نەگەیشت بڕیاروا بووە بە چەکمان پێ بگاو بەیانە کەچێکی پێنەگەیش هاتین بە بێت چەک بەڵام ئێمە خەڵکێکمان دێرە بەجێشت بوو کە لە دەرگای ماڵانیاندا خەڵکیان هێنایە دەرەوە پیانەوتن ڕاپەڕینە بانگەوازی ڕاپەڕینیان نەکرد خەڵک هاتوونە دەوە لە ماڵەکانی خۆیان گەنجێکی زۆر لەم ناوە بڵاو بوونەوە بەڵام بە بێت چەک سنتەری گەنجانی شەکە ئێستا سنتەری گەنجانە و کاتە ئەنفالەکە بوو شوێنێکی زۆر خەتەرناک بوو وە کۆمەڵی بەعسی زۆر خراپی تیا بوو کە هاتین بۆم ناوە ڕێک نایە دەخیاڵم کام ماڵە بوو ماڵێک لەم ماڵانە پیاوێکی تا ڕادەیەک بە تەمەن هاتە دەرەوە بچێ بۆ واجبی خۆی سەر بە ڕژێم بوو بە چەکەی خۆیەوە کەمال دووبارە هەزار جار یادی بەخێر لە دوا پەلاماییدا بە پەلاماردان ئەمە بەیانیکی زۆر زوو بوو هێشتا ڕاپەڕین دەستی پێ نەکرەوە بەمانای ڕاپەڕین پەلاماییدا دواوە گرتی وتی نەجوڵێ ئێمە پێشمەرگەین چەکە دانە بچڕۆ ماڵەکەی خۆت پێشمەرگەین و هاتوون ناو شار و ڕاپەڕینە ئەم بەیانیە خۆمێکێک بووم لەوانەی کە چەکی کلاشکۆفم پێ بووە ڕۆژە بەڕاستی یەکەم جار مقاومەیەکی زۆریان کرد ئێمە لە کۆڵانەکانەوە بەرامبەریان وەسابووین وە لە سەربانەکانەوە بە هەرحاڵ ئەوان دیار بوو زۆر بوون لە ناوە چەکدارەکانی حیزبی بەعەز ئێمە ناچار بووین لە ڕێگای کاکسامی قەراخیەوە هەواڵێکمانە بوو کاک ڕزای نابوو لە کارێزەوە شک جوابمان بۆ ناردن ئەوان دۆشکەیەکیانیان زۆر لە ئێمە شتێکی غەریب بوو یعنی وەکو تەزوێک بە گیانمانە هات تۆبرەی خوا ئەم دەرگاهمان لێ بکاتەوە بتوانین ئێمە بگەینەوە میلەتی خۆمان و شارەکانی کوردستان ئازاد بکەین ئەمە زۆر خۆشحاڵی کردین بە حەقیقەت ئەو بوو جەنابی سەرۆک هەر لەقە و شوێنێکی بۆ دانان بچن لە شوێن و ڕێگای خۆیاندا چۆن دەتوانن لە چ وەختێکە ئەوەی کە بۆمان دیاریکرا بوو بگەینە ئەو شوێنانەی کە بۆمان دیاریکراوە ئێمە وەکو لقی چوار ئەو وەختە من لە خزمەتی هەواڵان و برایاندا بووم مەسوولی لقی چوار بووم هاتین لەسەر حدود کۆبوونەوەی خۆمان کرد سێ جێگەمان دیاری کرد
بەرەو سلێمانی بچین. لەو شوێنانی کە بە زەحمەت تەسلیم بوون و مقاومەتیان کرد ئەوە بوو کە پێیانەوت مقڕی شەید عوسمانی جێی شعبی لە گەڕێکی تویمەلیک و ئەمنە سوورەکە و حامیەی سلێمانی کە هەموو ئەمانە پاش مقاومەتێکی کەم تەسلیم بوون بەڵام مقاومەتیان کرد ماوە ئەمنە سوورەکە کە بۆ ڕۆژی دوایی هەشتی سێ ئەوانیش تەسلیم بوون. ئێمە لە ژیانی پێشمەرگایەتیە زەحمەتمان زۆر بینیوە ئەنی شەو نەخۆنی سەرما گەرما برسێتی ڕەفیق شەهید بوون کەس و کارگرتن بەڵام بە چوونەوەمان بۆ ناو شار و ئەو هەست و سۆزەی کە جەماوەر بینیمان بەرامبەر بە هێزی پێشمەرگەی کوردستان بەڕاستیمەمانزانی یەک دقە ئێمە خەباتمان نەکردو و ماندوو نەبووین ئەو بوو بەرەی ئێمە وەکو هێزی پێشمەرگەی کوردستان و خەڵکی کوردستان هەمومان پێکەوە شاری سلێمانیمان ڕزگار کرد. گەڕە خۆشا بوو تەقە بوو کوڕێک هاو بە ناوی کاکاو ڕێوە هەواڵی کاکەمالی پرسی کە بچێت بۆ لایی و بەشداری لە ڕاپەڕینەکە بکە بیرمێ قاپێ نۆکەم پێ بوو بناڵ بووم وەکو ئاماژەم پێ ماچی کردم و حتا بیرمە دووسێ دەنگ نۆی کشیێڵگر خواردی ئیترەوە بوو چووە فەرعەکەەوە بچێ بۆ ئەنفالەکە کە نزیک ماڵی خۆمان بوو کە ئێستا سنتەری چالاکی گەنجانە یەکێک بوو لە دایرە خراپەکان بۆ ئەم شارە خەڵکی تا تەعزی بەدرا دایرێکی ئەمنین ناخۆش بوو. بەرەی کوردستانی ئەو کاتە ئێمە هەمومان بە ڕوح و بەجان بۆ ئەوەی دوشمنیش ئیسفادەمان لێ نەکا دوشمنان نێنە ناوکایی بەرەی کوردستانیەوە بەرەی کوردستانی برابووین بەڕاستی خەڵکی کوردستان بە تایبەتی پارتە سیاسیەکانی کوردستان لە بەرەیەکی یەکگرتووە خۆیان سازدا بوو توانیان هەم هێزی پێشمەرگەی کوردستانیە بخەن هەم بیرۆڕاکانیە بخەن و جەماوەر و هێزی پێشمەرگەی کوردستانی شەو بە یەکەوە پەیوەست بکەن. زۆر کەس ئەڵێ کە ڕاپەڕین ئەوانی کە زۆر لایەنگری بزوتنەوەی شورای و کۆمیتەکانی ڕاپەڕین کە تەنها کۆمیتەکانی ڕاپەڕین و بزوتنەوەی شورای کردیان زۆر کەسیش کە لایەنگری بەرەی کوردستانی و هێزەکان بوون ئەڵێن کە ڕاپەڕینەکە بەرەی کوردستانی کردێتی خەڵکێکی ژەڵێن کە ڕاپەڕینەکە خەڵک کردێتی ڕاستێکە ئەوەیە کە هەر سێ لایەنەکە هەم کۆمیتەکانی ڕاپەڕین و بزوتنەوەی شورایی هەم هێزەکانی بەرەی کوردستانی و هەم خەڵک بەشدار بوون لە ڕاپەڕینە. پەراماریاندەن هەندێک برادر وەتیان ئێواش وەتنێش واشی ناوێ وەڵام من چووە سەر ئەو تەپۆڵکەی کانزیاد و سێسار پێشمەرگەی دیکەش لەگەڵ مندا بوون کە دیتم زەیشەکە تەقەیان ئەکرد و بە تەواوی دامەزرا بوون عەسکەریش ئێرە عەسکەری هەر تێدا مابوو وەڵا لێماندان بە دەستگەرمی کەتینە سەریان ئەوانە چکولەوەی دەرچوو بوو بڵێ نەکوژێت ئەوان شەرگانە کرد و خەڵکیان شەهید کرد بوو وەڵا لێماندان تا تەسلیم بوون.
تەسەور دەکرا ڕاپەڕین لە هەندێک شوێنی ناحیە و قەزا سەرسنووریەکان بەباشی بەڕێوە بچی و ئەنجام بدرێ و بگاتە نەتیجە بەڵام ئەوەی ترسمان لێ هەبوو ئەوە کە هەولێر لەبەر ئەوەی هەم لە سەرسنوور زۆر دوورە لە قوڵای کوردستانە هەمیش کەسافەی سوکانی زۆرە هەمیش ئەوەندە بارەگا و مۆڵگای سەربازی ڕژێمی تێدا بوو ئەوەندەش ڕژێم زەختی لەسەر هەولێر دەکرد ترس لەوە هەبوو کە ئەگەر هەولێر ڕزگار نەکرێت لەوانەیە لە نەتیجە ڕاپەڕین وەکو پێویست سەر نەگرێ بە شوێنەکانیش بکەونەوە دەستڕێژم بۆیە هەم بە تەوزیهاتی جەنابی سەرۆک بۆ تێک ڕایبەرەی کوردستانی هەمیش لە ناوخۆی پارتی تەرکیزێکی زۆر گەورە لەسەر هەولێر کرا و باشترین فەرماندە و باشترین پێشمەرگەکانی ئێمە بە سنووری دەوروبەری هەولێردانلان ئەو کاتش کە ڕاپەڕین دەستی پێ کردو ئەو بەرنامەیەکەدان لابوو بۆ هەموو قەزا و ناحیە و تەنانەت ئۆردگاکانیش لیژنەی هاوبەش پێکات بوو لە پارتی بەچێتی کە بەپێی ئەو بەرنامەیە ڕاپەڕین بەڕێوە نەسوو لە بەرەوەی زۆر خێرا بوو بۆیە تەوزیهات درا هەموو ئەو پێشمەرگانەی لە میحوەرەکان لە عاجی و مەرانەوە بگرە هەتا دەگاتە دەوروبەری هەولێریش و شەقڵاوە حەریر سۆران هەموو ئەوانەی لێ بەشدار بوون زۆر بە خێرایی ئەمریان پێکرا کە بێن بەشداری لە هەولێر بکەن بۆ ئەوەی فعلەن لە هەولێریش ڕاپەڕینەکە سەر بکەوێت. وەکو دابشکردنی ئەرکەکانی بەرەی کوردستانی پارێزگای هەولێر کە ئەم کاتیش پایتەختی سەیفی بوو بە نسبەت حکوومەتی عێراقا لە تەوزیعی ئەدوارە چۆن لە دهۆک و هەولێر و سلێمانی و کەرکووک و گەرمیان دابشکرا پارێزگا هەولێر لە بەرەی کوردستانی بە بەڕێز کاکۆسر ڕەسوول سپێردرا بوو و هێزەکانی بەرەی کوردستانی بە هەموو حزبەکان و بە جەماوەری کوردستان ئەمانەی کە برادەران لە ڕانیەوە ڕابەرە و ڕێگای هیران شەقڵاوە هاتبوون و لە ڕێگای هیران شەقڵاوە بەرەو مەسیف سەلاحەدین ئێمەمانان وەکو شانەی بروسک ئەم شانە چەکدارانە بووین کە ئەو پێشمەرگانەی کە لە دوای ڕاپەڕین دابڕابوون لە ناو شاری هەولێرە هەر لایەنە سیاسی بە پێی توانای خۆی ئەمانەی جارێکی تر جۆشدا بۆ ئەوەی ئەمانە کاریگەری گرنگیان دەبینی لە بەرەوەی لە ناو شار بوون. پێشترێش هەندێک لەم هێزانە هاتبوون ئەترافی هەولێر. ئەم برایانەی کە هاتبوونە ئەترافی هەولێر لە کۆمەلگاکان بوون نزیک بوونەوە لە ناو شاری هەولێر. بەڵام شاری هەولێر شارێک بوو وەکو هەموو شارەکانی تر پڕ جۆش و خۆش و شار ئامادە بوو. ماوێکی یەکجار زۆر پێش دەستپێکردنی ڕاپەڕین ئامادەسازی بۆ کرا بە تایبەت کە جەنابی سەرۆک بارزانی سەرۆکی بەرەی کوردستانی بوو بارەگاکەشی لە قاسمڕەش بوو بەردەوام هەم لەگەر حیزبە سیاسیەکانی ناو بەرەی کوردستانی گفتوگۆ لەسەرەوە دەکرا هەمیش لە تەوزیهاتیش دەدرا ڕێخستنەکانی پارتی و دەشدا لق و ناوچە و ڕێکخراوەکانی پارتی. ئامادەسازی زۆر کراوە کوردستان بەسەر چەند میحوەرێک دابشکرا لە هەموو میحوەرەکان بەرپرسی یەکەم ئەگەر یەکێتی بووایە زێگرەکەی پارتی بوو ئەگەر پارتی بووە زێگرەکەی یەکێتی بوو هەموو حیزبەکانی تریش بەپێی ئەوەی کە عەدەدی پێشمەرگیان چەند بوو بەشدار بوون. ڕۆژگاری ڕاپەڕینی ساڵی 1991 وەرسەرخانێکی گرنگ بوو کە هەموو گەلی کوردستان بە تێکڕای بیر و بۆ چوونە جیاوازەکان هەموو خەڵک بەیەک دڵ و بەیەک جان ڕوبەڕووی دام و دەستگاکانی بەعەس بوونەوە بێ جیاوازی ئینتیمای سیاسی بە ئەلمانی و بە ئیسلامی بە هەموو لایەنەکان بۆیە ئەمەی ئەم ڕۆژگاری ئێمەی کۆکردەوە سەر یەکتر بە پێشمەرگە و بە جەماوەرەوە بە پارتیزان و بە پێشمەرگەی مەیدانی ئەوساوە هەموو مەبەستەکە ڕزگاربوون بوو لە دەست ڕژێمێکی کە
کە ماوەیەکی زۆر بوو لە دوای نسکۆی ساڵی 1970ەوە بە جۆرێک نیشتیمان و هاوڵاتی و حکومڕانیەکی تند و قاسی کردبوو کە دڵی خەڵکی پڕ کردبوو. مەخاڵێکی گرنگ بوو کە ئێمە هەموو لامان یەک بووین. بهش تو جد تلفن هم يا ونا يزقط ما بنا سريان Veri aslan değil. والله كبير بستين انت مساعد كم وير بستين دي وقت والله صار والله جاريك هاي الاول سراندان دست بكري راسا ابراهيم علي حاج ملوي اتصال جالماكر قوتي وكي قوتي ام فيد ببينين تظنون كريمو داود فريتنا دافما قو ابراهيم قوتي فيد ببينم والله ام هاتنا مالا ابراهيم علي هاتنا وريو دانستان ما ديالك كيرو و قلت ام بابتو هندا وامرو دجي ببينم من هندا مرو دجي ديتن هر مستشار بون تو وقت دا قوات وان باش بون مجالي هندا قوتي دي هاري واتين هندا قوتي هاري وانا واتين دزانانو مهم ابراهيم قوتي كس نكت ادك عيني شباب معلومه يا اويدي يا دست نشان كري راسا قوات تخو فرقنا صدام ودستگاه امن و استخباراته محافظه وانفامیه ساعت 9:13 دقيقة 4 هلبا داره پشمرگه ما قهرمان الجل جماور دهوکه رزگرد السر امنا دهوکه و ترا براکر بگا بهین بینن چوا جماور و پشمرگه یتت شده دا بجی پشمرگه بجی جماور دهوکه بجی پشمرگه اری بجی جماور دهوکه هرنه سرکفن بو سرکفته قدی نقدر نقول بنفس شيء طرماش كده بالتصيل في الدوائر ده مش خلاص ده باظ ده مش ده بيني فوق يا ست لا بك ابد شعر ليش ترمي شعر ليش باب نمر بارجانی مصطفى بیریشی ما گل دیگه تلیلی آبو باجار ما یه خوشتوی دهوکا رنگین زاخو حشوایی هاتا قصف کرنی من ربی برای جماعت خوا داوی قلعه وقتی ما برای خدا وی قلعه گل مقاومه گل مکر زیده مقاومه گل مکر اوی قلعه
وقتی من الفيري بري خدای عينا الفيري من بري خدای خلقي ما زاخوي هوسا هوارمتت راستی وقتی من دید خلقي زاخو رابي و كوم و بيك و حمي بيك و رابين و كاد نوان زيرا هاتن هوارمه هاتن و مهيرش كرا قلعه الده من راستی وی وقتی حشو اسب خوش نیک هاتی مثل دنیای هذا ايش تاني بالسينما ئەی بەندی خانە تاکەی ئەمێنی وەک گورگ بۆ جانی گەلدالورێنی ئەمە یەکێک بوو لە نمونی ئەو سرودانەی کە خەڵکی پێجۆشەدرا بۆ ڕاپەڕی هەر کەس و لە ماڵی خۆیەوە لە سەربانەکانەوە ئیتر مراقبەیە کرد کەی پێشمەرگە دێت کەی دێنە ناو شار کەی ئەو تروسکاییەمان دەسکرێت هاتین دێ هەژمارین جەنگەی کاروان هەڵدەگری بارەوە سۆی ڕووناک و گەشت پێدەشت و کۆسار دەبڕی سەری بەخۆیی وا دەستێنین یان هەموو تێکڕا دەمری واسی ڕوحی شەهیدانە هەر بەخێن خاکمان دەکڕی بەرامبەر بەو هێزی پێشمەرگە کە توانی ئەو فاشستانە لە ناو با ناتوانین دەریخین زۆر خۆش پێغەمبەر عالم دەستی دایە دار و چەکوش و من تەورێک مەرگە بوو ئەچوم بۆ ژیان دەبابەکان و بۆ ژیان ئەسکەریەکە بۆ ژیان خەڵکەکە پێشمەرگە هاتە خوارەوە ئەتر دڵمان نەختە فەڕاحەوە بوو ئەتر ئێوارەی پێچوو شەو چوون بۆ ژیان مەرکەزەکە زەلام گوشتی چووە مەرکەزەکە لەوێنە تان شەڕەکەن کوڕەکان حاجی ئاچی لەگەڵی بوو کوڕەکان نامیق لەگەڵی بوو کوڕ مەلاشەڵێ لەگەڵی بوو گشتیان بەوەکەوە من بەس ئەو لە وتی لە پاڕهین مەرکەزەکە خۆی دای عەدۆڵی لەگەڵ مەرکەزەکەش شەڕی کرد هەتا تەواو بوو کاتێ چوون بۆ ژیان وتم کوا کوڕەکەم بۆ نادەوتی چۆ بۆ ڕەحیما بوو ما خاڵۆکانی بەتەمام بچم بۆ ڕەحیماوە بەیانی سەرەکەم مەیتەکەیان ناودۆ ئەمە عەرەفایە ئەمە عەرەفایە مالك علي كيميائية أما مالي علي كيميائية أما مالي علي حسن الفاشية أما رابن 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 سرهلدانة سرهلدانة جوشي جيانا جوشي جيانا رادي هلبيس بيمانة روجي هلبيس بيمانة رابن 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 سرهلدانة سرهلدانة باوکم نێهێشت ئێمە بینە دەرەوە ئەترسا ئەویت با خۆشیەکە ببینین با تووشی کارە سات نەبینی ئیتر دایکم پەلاماری باوکمیدا یەکسەر کلیلەکانی لێ وەرگرت کوڕم بۆ ڕۆژێکی وانە بێ بۆچی باشە هاتە دەرەوە پێش هەموو کەسێک بە هەردوو دەست لە دەرگاکانیەدا هاوارێ کرد کوڕ کوژراوەکان وەرنە دەرەوە ئەوانەی کوڕتان ئەوانەی کورتان عیدام کراوە وەرنە دەرەوە هاواریە کرد بە ناو کۆڵانەکە خەڵکەکە هاتنە دەرەوە خەڵکەکە
ئیتر باوشیان لە یەکە کرد ئەدوت ڕۆژی گردن ئازاییکردنە لە یەکتر. لەگەڵ مەعسکەرخانیدا شەڕ ناکرا چونکە ئەوان زۆر شوێنەکانیان قایم بوو چەندمان کرد تر تەقەمانە کرد و هاوانمان دەسەکەوت بۆیانمان تێگرت لە هاتینەوە سێ تۆپ کەوتە سەر ماڵی ئێمە بەرەو لای تۆپەکان کە کەوتنە ماڵی ئێمە بەرە ئێوە ڕۆیشتم کاتێکم زانی لەسەر تەنوربانەکە دایکم و خێزانم و کچم و هەموو شەید ببوون ینی شەید بووم تەنها ئارامم بینیەوە ئەوسا تەمەنی 5 ساڵ زیاتر بوو وتم ئارام تۆماوی وەتی من بەدوای قاچەکەی دەریا هەگەڕم دەریای خوشکی. گرنگترین پەیامی ڕاپەڕین بێگومان ئەوەیە کە ئێمە ڕزگارمان بوو لە دوژمنێکی سەرسەخت لە دوژمنێکی دڕندا و لە دوژمنێکی بەهێز. هەرێمی کوردستان ببێتە وڵاتێکی سربەخۆ لە ناوچەکە. خوێنی ئەو شەهیدانە بە فیڕۆنە دەین کە لە ڕاپەڕین دەوریان هەبوو شەهید بوون. هەموو حیزب ڕێکخراوەکان هەموو نەتەوە مەسەڵەکان یەک بگرن. هەموو مناڵێکی کورد ئاواتی ئەوەیەکەوە دەوڵەتی سربەخۆی هەبێت.